بەڵازان لە تەورێکەکەی بەنامەکەماندا باز لە ئەرک و مافی کرێکار دەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. زانین کرێکار لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چ مافێکی هەیە و لەگەڵیشیدا خاوەنکار دەبێت چۆن مافەکانی پێبدات و ستەمی لێ نەکات و لەگەڵ ئەوەشدا کرێکار دەبێت بزانێت کە ئەو کاری دیکات حەقی پێبدات و بتوانێت حەق بەو پارەیە بدات کە وەری دەگرێت. گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا محمود محەممەد زانایانی لە سۆران و مامۆستا سڵی خوا لەبێ سپاس بۆم دەرفەتە. مامۆستا محمود سڵی خوا لەبێ دووبارە سپاسم دەرفەتت بێمە بەخشی. سڵی خواتان لێبێ زۆر سوپاسخوا گەورە مۆفەق و سەرکەوتوتان بکە. زۆر سپاس مامۆستا ئەگەر باز لە مافی کرێکار بکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لەژێر ئەو ڕۆشنایی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت حەق و مافی کرێکار بدەن پێشەوەی کە ئارەقی ناوچەوانی وشک بێتەوە. ئەمە مانای چی دەگەێنێت؟ ئایا ئەوەندە کرێکار بەرز و پیرۆزەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی دیکەدا دەستی ماچ کردوون؟ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئاینی ئیسلام و قورئانی پیرۆز و خەلیفەی موسڵمانان بەگشتی و ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر گرنگیان و بایەخیان با کرێکار داوە، چکە بەڕاستی بەردی بناغی پێشکەوتنی هەر کۆمەڵگایەک، هەر وڵاتێک، هەر شارستانیەک لەسەر دەستی کرێکارانی دڵسۆز دەبێتن. بەڕاستی ئەگەر کرێکاری کارامە و دڵسۆز نەبێ بە هیچ چەشنێک پێشکەوتن و شارستانیەت و ئاوەدانیەت نابێتن کە خودای گەورە داوای ئاوەدانی کردووە کە بەندەکان بەخۆشی و بە ژیانێکی کامەرانیەوە بژین. جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش ئەوەی بینە سەرەوەی کە دەستی کرێکاری هەڵبڕیە و ماچی کردووە و ڕێزی لە کرێکار ناوە، ئێمە با بزانین لە ئیسلامدا ئایا کار و کارکردن چ گرنگیەکی هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مرۆڤایەتی دەگەێنێ بەگشتی و لە موسڵمانان بەگشتی کە پەیامی پێغەمبەران ڕەوشتی پێغەمبەران کارکردن بووە، تەمبەڵی و تەوەزەلی نەبووە و پێی فەرمونەوەکو لە فەرمودەکانی سەحیح بوخاری هاتووە کە هیچ کەسێک خواردنێکی وا پاک و خاوێن و چاچ نەخواردۆتەوە وەکو ئەو خواردنەی کە بەدەست و مادبوونی خۆی پەیدا کردووە. ما أكل أحد طعاما قط خير من أن يأكل من عمل يده. وهذا كس شتي وا خواردنی حەڵاڵ و چاک و پاچ وای نەخواردووە کە بەدەست و مادبوونی خۆی بەدەستی هێناوە. و پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر پێغەمبەرێک خدا ناردوویەتی شوانێتی کردووە. فەرمیان تۆش فەرمووی منیش بەسەر قیراتێکی کەم شوانەتیم بۆ خەڵکی مەکە کردووە. و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەکانی هاتووە باسی پێغەمبەران دەکا کە حەزرەتی ئادەم فەلاح بووە، پشتوکاڵی کردووە، و حەزرەتی داود حەداد بووە، ئاسنگەری کردووە، و حەزرەتی زەکەریا نەجار بووە، و حەزرەتی ئیدریس خەیاد بووە، بەرگ درو بووە. کەواتە هەموو پێغەمبەرانی خوا کاریان کردووە. و ئیمام عومەر ڕەزای خوای لێ بێتن تەماشا بکەین دەفەرمێ گەر من کە دایمەن ئەو ئیشەکەی تیجارەت جگەلەوەی کە ڕۆڵی خلافەتێ دی تیجارەتی چی دەکرد لە ڕێگای تیجارەت دەژیا. دەفەرمێ من حەز دەکەم ئەو کاتێ مردن دێتن لە کاتی تیجارەت و کڕی فرۆشتن بم، حەد نەک لەوەی کە لە کاتی کە مردن دێ لە کاتی سەز دەبردن بوو. چۆ خەڵکی غەڵەت تێدەگا ئاوەدانکردنەوە و کارکردن بە شێوەیەکی دڵسۆزانە و بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی حەڵاڵ پەیداکردن ڕزقی حەڵاڵ بە کارامەی ئینسانیشانەکانی خۆی بکە بەڕاستی عیبادەتێکی زۆر گەورەیە. و پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشا بکەین کارکردن لە ڕێگای پەیداکردنی ڕزقی حەڵاڵ تیکەی حەڵاڵ بە جیهادکردنی داناوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئەسحاب ڕێزەکانی دانیشتبوو وەکو تەبەرانی بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ گەنجێکی بەخۆ و بە شان و شەوکەت تند و تۆڵی بەهێز و توانایەکی زۆری تێدا بوو هات بەلایاندا تێپەڕی. هەندێک لە ئەسحابکە فەرمیان خۆزگە ئەو لە پێناو خوای بە، یعنی خۆزگە ئەوە مجاهید بایە و جیهادم کردبا لە پێناو خوا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی إن كان خرج يسعى على ولد صغارا فهو في سبيل الله. ئەگەر لە ماڵ هات بۆتە دەرەیە بۆ ئەوەی منداڵی بچووکێ بە خێویان بکە ڕزقی حەڵاڵیان بۆ پەیدا بکە ئەوە لە غەزاکردن و جیهاددا لە پێناو خوا. ئەگەر دایک و باوکێکی هەبێتن بە خێویان دەکات لە جیهادە
گەر خۆی کار دەکە خۆی بەڕێوە لە حرام دوورکەوێتەوە بە ڕزقی حەڵال بەڕێتی ئەوەش هەر فی سەبیللایە و هەر جیهادە بەڵام ئەگەر دەرچوو بێ بۆ فەقفەقە لێدان و خۆ بادان و خۆ هەڵکێشان بەسەر خەڵکەوە ئەوە فی سەبیل شەیطانە کەواتە کارکردن بەڵێ شان بەشانی شهادەت و غەزاکردنە لە ڕێگای خوا هەروە پێغەمبەر صلی الله علیه وسلم کارکردنی داناوە بەوە بە عیبادەتێک کە گوناهەکان ڕۆژ دەکاتەوە دەفەرمێ من ئەمسا کالا من عمل یەدیه باتە مەغفوڕا له هەر کەسێک ئێوارە بەدەستی ماندوێتی لە کاری حەڵاڵدا سەری ناوە یعنی خەوت ئەوە تا بەیانی خوای گەورە بەو شەوە لە گوناهەکانی خۆش دەبێتن بەڵێ جا کرێکار ئاوا پیرۆزە و لەناو بردننی بێکاریش ئەرچێکی گەورەی هەموو مسلمانانە بە وڵات و بە دەسەڵاتداران و بە کۆمپانیاکان و بە دەوڵەمەندان و بە هەموو خێرخوازان لە بەرۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگای نەدا سەحابەکانی سوال و دەرۆزە بکەن دەست پام بکەنەوە پێرە عیزەتی کردوونە زۆر باش پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرەتایەکە دەرسێکی گەورەیە بۆ هەموو جیهان دژ بە بەتاڵە بێکاری کار بکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێک هات ئەسحابەیەک دەستی پان کردەوە کە شتێکی پێ بدە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوە مەکە تۆ چیت هەیە لە ماڵەوە فەرمووی وەڵا قاپێکی ناخواردن و پارچە ڕایەقێکم هەیە فەرمووی هەردووچیان بێنە کە هەردووچیانی نا پێغەمبەر بۆی مەزاد کرد فەرمووی چێ ئەوە دەکڕی بە درهەمێک بە 2 دەرهەم بە 3 دەرهەم ئەوە بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی فرۆشت فەرمووی بڕۆ داسێکی پێ بکڕا تەورێکی پێ بکڕا بۆ دارشکاندن وە پارچە گوریسێک هەردووچیدا دەستی پیاوەکە فەرمووی تا 15 ڕۆژتر نێوە ئێرە نەتبینم پیاوەکە ڕۆیشت باش 15 ڕۆژ هاتەوە دەستی قلیشا بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دەستەی بەرز کردەوە فەرمووی ئەمە دەستێکە خوا و پێغەمبەری خوا خۆشیان دەوێت زۆر باشە مامۆستا ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێکەواتە لە ئایا لە ئاینی ئیسلامدا هیچ یاسایەک هەیە بۆ ڕێخستنی ژیان و ئەرک و مافی کرێکار بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەنسبەت دەوڵەت یەکەم شت ئەوە بزانین ئێمە پێناسەی کرێکار بۆ نەکەین وەکو پێناسەی هەندێک سیستەمی دەوڵەتی ئێستا وەکو سیستەمەکانی بیرۆکەی ئابووری کە ئێستا دەیانبین هەر کەسێک ئیش بۆ کەسێکتر بەکرێ بکاتنەوە بە کرێکار حسابە هەر لە ڕئیسی دەوڵەتەوە لە ڕێی زوریتەوە لە ئەنجومەنی وەزیرانتەوە لە وەزیرتەوە لە ئەندامی پەرلەمانتەوە لە مامۆستا و دکتۆرتەوە لە کرێکار و بەرچێشەوە هەر هەموویان کرێکارن ئیلا ئەوەی کە خۆی خاوەنکارە ئەو پێ ناگۆترێ کرێکار ئیتر ئەوەی تر هەمووی کرێکارە ئەمە ئەو تەفسیرە تەسکە بۆ کرێکار نەکەین تەنها ئەوەی بەردەچێشێ و داردەچێشێ مامۆستا و دکتۆر و مهندسیش هەر کرێکارن کە گەر بۆ خۆیان کار نەکەن بۆ خەڵکی ترکە کار بکەن بەرامبەر کرێ لەبەر ئەوەی کرێکار دەبێت هەموو کاتێک ئێمە چۆن بیر لە مافی کرێکار بکەینەوە کاتێک نیوەڕۆ دەچێەوە ماڵیان بەیانەکەی هەڵدەستی سەمونێکی گەرم تەمەشا دەکەی ئەو سەمونە گەرمە ئەوها بە ئاستانی بەو 250 دیناریە تەبعا ناتۆ بەردەستی تۆ کرێکارێک هەویرەکەی شێلاوە کرێکارێک گەرمەکەی ساندووە کرێکارێک دووریتەوە کرێکارێک ئاشەوانی کردووە و کرێکارێک لەبەر فڕنیەکە دەسووتێت تا ئێوارە ئارەقە دەکا بەو گەرمایەتە ئەو نانە جوان دەداتە تو خانمێک پیاوێکی دەوڵەمەند کە لەبەر سبلیتێک دانیشتووە دەبێ بزانی کارەباچیەک و کابرایەکی کرێکار ئەو سبلیتێ دروست کردووە کە دەبین کارەبایەکی جوان لە ماڵەکەمان هەیە هەمووی ڕۆناکە و کارەبایەکی خۆش و موبەردە و فێنکە با بزانین چەندەها کرێکار لەسەر عەمودی کارەبا بەربوویتەوە شەهید بووە گیانی خۆی بەخشیوە چەندەها کرێکار کە زووی کارەبا کوشتوێتی تا کارەبا گەیشتی بە ماڵەکەی ئێمە کە کاتێک بەسەر جادەیەکی قیڕ جواندا دەڕۆی ئەوەت لەبیر بێ کە چەندەها کرێکار لەناو ئەو قیڕە بەو گەرمایە لەناو ئارەکەی خۆیاندا سوتانە تا ئەم شەقامە دروست بووە یعنی بەو جۆرە بیرکەین و لە بە هەموو بوارەکانی ژیان تا کە دکتۆرێکی زیرەک دەبینین دەبزانین مامۆستایەکی دڵسۆز لە منداڵی و پەروەردەی کردو تا ئەم دکتۆرە دروست بووە جاب لە هەموو بوارەکان خۆشەویست زۆر باشە مامۆستا کرێکاریش تا چەند گرنگە ئەرکی خۆی بزانێت دەبینین زۆر جار ئەگەر لە فەرمانبەرەوە بیگرین یاخو لە کرێکارەوە بیگرین بۆ نمونە موچەیەک وەردەگرێت و بەڵام هیچ ماندووبوونێکی نییە با بڵێن کە بە زمانی خۆمان بندیواری پێدەوترێت ئایا ئەمە پارەکەی حرام نابێت
ئەوەی کە پەیدای دەکات تەماشاکە. نابێتە حرام. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک فەرمودەی هەیە لەبارەی کارکردنەوە. یەکەمین شت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوامان دەکات لە هەموو کارەکان و کردەوەکان و شتەکانمان ئیحسان بەکاربێن ئەو پەڕی چاچی. إن الله كتب الإحسان على كل شيء. خدا زۆر چاچی و جوانی ئەو پەڕی لە هەموو کارێک دەوێتن. و پاشانەکە دەبێ کارەکەی بە تاواتی و تێر و تەسەلی بکە، نەک بە نیوەچڕی، بە ناکامڕی، بە لە خۆ کۆرکردنەوە، نابێت لە کۆڵ خۆی کاتەوە وەکو کۆڵێک و مادبوون. دەبێ ئەو پەڕ دڵسۆزی کارەبەی خۆی بەکاربێنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله تعالى يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خدای رب العالمین وای پێخۆشە و ئەو کەسە و ئەو کاری خۆش دەوێت کە کەسێک کارێکی کرد کارەکەی بە تێر و تەسەلی بکە. هەرچی کارەمەی زیرەکی دڵسۆزی هەیە تێیدا دەمێنی و هەر کەم کوڕێک لە کارەکەی بکاتن غەشە. ئەوەندە بەسە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ من غەشە فەلەیسە منا. لە هەر شتێک کە ئینسان فێڵ و فڕ بکاتن، لە هەر کارێک فێڵ و فڕ بکە تەنبەڵی تەوەزەلی بکاتن، ئەو لەسەر سونەت و ڕێگای پێغەمبەرمان نییە صلی الله عليه وسلم. کەواتە ئینسان دەبێت لە کارەکەی خۆیدا دڵسۆز بێ، ئەو کاری دەیکا بەپێی ئەو مەرزانەی کە لە بۆیان دانایە. قورئانی پیرۆز پێمان دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەوفوا بالعقود. ئەی ئیمانداران، ئەی موسڵمانن، خاوەنی ئەو گرێبەستە بن، ئەو مەرزانە بن کە بۆ خۆتان داناوە. کە کاتێک معاملەیە لەگەڵ کەسێک دەکەی، کە کاتێک کرێک لەگەڵ کەسێک لەسەر کارێک مەرزدا دەرێن، دەبێت بە مەرزەکانی ئەو کە داوای کردووە بۆ دروستکەی. زاخەیاتە، نەجاڕە، تەماشا بکەین کرێکاری دیوار و بینایە بە حەسە شتێک لە موسڵمان دەبی المسلمون عند شروطهم. موسڵمان دەبی لەگەڵ ئەو مەرزانە بێتن کە پەیڕەوی کردیە و خاوەنی مەرزی خۆی و خاوەنی وعدەی خۆی بی. ئەگەر نا بەڕاستی گوناهبارە و تاوانبارە، ڕزقەکەشی حەرامە و بە غەشش دروست، یعنی من غەشە فەلەیسە منا. ئەو فەرمودەیە زۆر جێگای ترسە بەڕاستی دەبێت ئەو کەسێک کار دەکا و ریابیتن. زۆر باشە مامۆستا، کەواتە ئەو کاتانەی کە خاوەنکار زوڵم لە کرێکار دەکات یاخود مافەکەی دەخوات لە ئاینی ئیسلامدا سزاکەی چییە؟ یەکەم شت دەبێت ئەوە بزانتن، ئەو برادرەکە لە بەرز و کرێکارە فەرمان بەرێکە ئەوە عەبدی تۆ نییە و کۆیلە نییە و هەموو ئینسانێک بگرە، جا موسڵمان بێ، کافر بێ، جوولەکە بێ، ڕێزی تایبەتی خۆی هەیە. خۆی جەل لە جەلالەهو دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. بەڕاستی ئەمە ڕێزمان لە هەموونەوەی ئادەم ناوە بێ فەرق و جیاوازی ڕەگەز و ئاین. هەموو ئینسانە ڕێز و شکۆی خۆی هەیە، نابێت لە کاتی کارکردن بە هیچ چەشنێک، بە بانکردن، بە قسەکردن، بە ڕەفتاری دەموچاو ڕووی لێگرشکەی ئیهانەی بکەی، بە کەلیمەی سووک بانج بکەی. و بەنسبەت کارکردنیش هیچ کارێک عیب نییە. خی گەورە دەفەرمێ نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا. خی گەورە خۆی معیشەت و ژیانی بەسەر خەڵکدا دابەش کردووە. خەڵک نابێ مەغرور بێ کە ئەو پایەکی هەیە کەسێکتر لای ئەویش دەکا. لۆ دابشکرایە و بێ هەموو خزمەتیەک بکەن. ڕاستە دکتۆری خزمەتی من دەکاتن کە ئەمن نەخۆش کەوتم، من خزمەتی منداڵەکەی دەکەم دەرس پێدەڕم کە مامۆستایە، و کرێکارێکیش خزمەتی دکتۆرەکەی دەکا کە خانووی بۆ دروست دەکا و مهندسێک نەخشەکەی بۆ پێشتێ، و کرێکارێکی ژینگە پارێز کۆڕانەکەی بۆ پاک دەکاتەوە ئەگەران ناتوانێت ئیش بکە. کەواتە ئەمە لە کۆمەڵگەدا هەر هەمومان خزمەتکاری یەکین گەورەی یەکترنینە. و پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایەکی کە ناوی ئەبوو مەسعود بوو لە خزمەتکارێکی خۆیدا وتی ئەی ئەبوو مەسعود ئەوریابە ئەو کەسەی ئەو لە بەرز دانایە بەیانی چۆن جوابی دێەوە لە ترسی خوا لەرزی. پاشان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژکایی بە ئەسحابەکەی دەفەرموو ئیخوانکم خەوەلکم، ئەها برایەکانتانن لەژێر دەستان خزمەتتان دەکەن، لەو خواردەی دەیخۆن بیان دەنێ، لەو جلوبەرگەی لەبەر دەکەن لەبەریان بکەن، و ئیشێکیان پێمەکە نەتوانیان دەبی. لا يكلف الله نفسا الا وسعها. ئەگەر شتێک لەتوانێت ئینسانی داوی خوا داوای لێ نەکردیە، تۆ چۆن داوای لێ دەکەی؟ وەگەری شێکتان پێکردن هاوکاریان بکەن. دەبێ خاوەنکار
ئەو شتانە هەموو ڕاچاو بکاتن زۆر باش سوکایەتیش بەکارەکەی ناکە ولا تبخسوا الناس أشياءهم کابرا چەند ساڵە خوێندیتی تا توانیتی فێر ئەو کارە بی لەبەردەست چەند وەستایەکیشی کردووە تا کارەم بۆ لە میشە ڕاستی شەکەی بە چەند دەقیقەی دەکا بەڵام خیبرەی ساڵانێکی زۆری کۆ کردوتەوە دەڕێوە چیت کردووە ئەها تەنها بڕێکت بەستە کاکە خیبرەی چەند ساڵی کۆ کردوتەوە ڕاستە بکەم ئیشەکەی لێ سوگ نەکەی و ولا تبخسوا الناس أشياءهم خوا گەورە فەرمێ سوکایەتی بە ماف و بە حەقی خەڵق و بە زانست و زانیاری و شەهادەی خەڵق مەکەن. زۆر باشە مامۆستا مەحموود وەکو خۆش ئاماژە پێ کرد کە فەرمانبەرانیش لە ئێستادا دەچێتە قاڵبەوەی کە کرێکارن و بۆکو کرێکار مامەڵیان لەگەڵداگە لەبەرەوەی کە کارێک دەکەن و پارەیەک وەردەگرن بەڵام لە ئێستادا دەبینین لەلایەن خاوەن کارەکە و لەلایەن حکوومەتەوە زوڵم و ستەمیان لێ دەکرێت تا چەند گرنگە لێرەدا کرێکارەکان فەرمانبەران بێدەنگ نەبن لەوەی کە ئەو زوڵمەیان لێ دەکرێت ئەو ستەمەیان لێ دەکرێت و بێنە دەنگ و داوای حەق و مافی خۆیان بکەن. پێویستە هەموو کەسێک داوای حەقی خۆی مافی خۆی بکە بە شێوەیەکی شەرعی و قانونی نابی کەس لە مافی خۆی بێدەنگ بیتن لە چوارچێوەی شەریعەت و لە چوارچێوەی قانون بەبێ ئەو ناوزڕاندن و شتی ناشێرن و هەڵس و کەوتی ناشرینی تێدا بێ دەبێ هەموو کەسێک دەرفەتەوەی پێ بدرێ کار بکە وەکە کاریشی کرد کاری بەدەستکەوت دەبی ماف و ئەرچی کاری خۆی وەرگری ئەوەندە بەستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێمان دەفەرمێ وە کرێکاران فێر دەکا وە خاوەنکارانیش فێر دەکا و هەموو خەڵک فێر دەکا دەفەرمێ خوای جەل جەلالوه لە حەدیثێکی قودسیدا دەفەرمێ ثلاثة أنا خصمهم يوم القيامة سێ کەس خوای گەورە بخۆی لە دژیان ڕادەوەسی لە ڕۆژی قیامەت زاکە باسی یەکەم و دووەم دەکات لە سێمینیان دەفەرمێ ورجل استأجر أجيرا فاستوفى منه ولم يعطيه ولم يوفيه أجره کەسێک کارێک بە کەسێ دەکات دەکاتە کرێکار کە کارەکەی تەواو کرد حەقی خۆی بە تەواوەتی ناداتێ بەڕاستی ئەو کەسانە زۆر نەکرد لە ناو هاوڵاتی لە ناو کارەکان مەسەر ناو فیتەران لە ناو نەتزاران لە ناو وەستایان لە ناو خەیاتان دەبی کابرا کە داوای ئیشێ لە کابراایك لە وەستایەک دەکەی شەکەی پێ دەکا وەڵا دوایە لۆسەری ماجۆڵا بە قەرد بنووسە جا لە حکوومەتەوە تا ئاخر کەسمان هەمومان دەبی هەوڵ دەین هەموو کەسێک مافی خۆی وەرگتن و ئەگەر ناگوناحمان دەگەتێت هەر کەسێک کەم تەرخەمبی لە بە دوا کەوتنی موچە لە نەدانی موچە لە کەمکردنی موچە لە هەموو شتێک ئەو کەسە گوناهی دەگاتێت لە فەرمانبەرێک قائمیان بۆ دروست دەکا لە مۆزەفێک لە بانک کە دەوام دەکا حتا ئاخر کەس هەر هەمومان گوناهبار دەبین ئەگەر کەسێک قەدری لێ بکرێت و مافی بخورێتن. زۆر باشە ماوەستا ئێستا دیاردەیەکی دیکەش هەیە لە نێو کرێکاراندا دەیبینین بۆ نمونە ئیشێکی پێ دەستپێریت کە ئیشە بکات کەڵێ ئەم ئیشە بەم شێوازەیە بەڵام دێتە سەر ئیشەکە یاخود لە نیوەی ئیشەکەیە داوای پارەی زیاترە کات و مامەڵەکی بە شێوازەی کە دەگۆڕێت ئەمەش تا چەند ڕێگە پێدراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدەوە ئایا ئەو پارەی کەوەری دەگرێت پارەیەکی حەڵاڵە پەیدای دەکات کە لەو گرێبەستی کە کردێتی دوادر پەشیمانە بێتەوە و ڕێگایەکی دیکە هەڵبژێرێت. یەکەم جار لە بیدایات گوتمان المسلمون عند شروطهم مسلمان لەو مەرزانێکە کردوێتی پابەندی مەرجەکانە وأوفوا بالعقود خوای گەورە کە فەرمووتی لە بدایەتی سوورەتی المائدە یعنی بەوەفا بن بەو گرێبەستانەی کە دەیکەن چ لە گرێبەستەکە داوا کراوە دەبێت پێی پابەند بە چ نرخێک دەبێت بەو نرخانە پابەندی خوا نەخواستەگەر شتێک لە بیرکرابێ ببێ کەم تەرخەمی ببێنێتی خراپ یان گۆڕانکاریی جوانتر هەبێ یان مادەیەکی باشتر بێنێتن و بتوانی بسەرمێت بە شوێک ڕازەوە دروستە ئەگەنا لەسەر قالبی خیانەت و لەسەر قالبی فێڵ و فڕ لەسەر قالبی هەڵخەڵەتاندن زۆرێکی پێویستاندا زۆرشتی پێ دەکا ئەوە هەڵخەڵەتاند و فێرکردنە و ئەوە غەشە و لە قالبی غەشە ڕزقەکەی حەرام دەبیتن و دەبتە خیانەتیش ساحب ماڵ بۆی هەیە ئیشەکەی ڕەفز کاتەوە. زۆر باشە مامۆستا دواپەیامت چییە بۆ کرێکار و خاوەنکار واتە کرێکار دەبێت چۆن بە ئەرکەکەی خۆی هەڵدسێت و خاوەنکاری چۆن مافەکەی بدات بە کرێکار. کرێکار دەبێتە کەسێکی دڵسۆز بێ کەسێک بێ هەموو کارنامەیی خۆی هەموو زیرەکی خۆی و ئیبداع و داهێنان لە کارەکانی خۆی بکە هەم بۆ حەڵالکردنی ڕزقی خۆی هەم بۆ دڵخۆشکردنی ئەو کەسانی کاری بۆ کردونا و هەم بەخۆشی
ناوبانجێکی جوان لە بۆ خۆی دەربکاتن چکە بەڕاستی شتی جوان ئینسانی جوانتر دەکا دەستڕەنجینی ئینسانی بەناوبانگ دەکا و ئینسانیش بەشتی جوانەوە جوانتر دەبێتن پێویستە دڵسۆز بی پێویستە دەستپاک بیتن بەڕاستی ئەمن و ئەمانەت لە هەموو کارێکدا پلەی ئینسانی بەرز دەکاتەوە چەند خۆشە ئینسان تیجارەتی خۆی دەکات کاری خۆی دەکاتن ئەجرێکی کە گەورەش لە لای خوا وەردەگری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ التاجر الصدوق الأمين مع الشهداء والصالحين يوم القيامة دەفەرمێ تاجر و بازرگانی ڕازگۆ ئەمینی دەستپاک لەگەڵ شەیدان و پیاوچاکان ڕۆژی قیامەت زاکرێکار جەر بەو تەشنەیە و مۆزەف و فەرمانبەریش کە دەستپاک و ڕازگۆ و ئەمینە ئەو پلانە وەردەگرتن و گوناهەکانی پاک دەبێتەوە هەتا لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە دەفەرمێ هەندێک گوناه هەیە بە حەدی سونەت ڕەش نابێتەوە بە نوێژی سونەت ڕەش نابێتەوە بە ڕۆژی سونەت ڕەش نابێتەوە وتیان یا ڕەسوول الله ئەی بە چ ڕەش دەبێتەوە گوناهانە فەرمووی کاتێک ئینسان ماندوو دەبێ غەم دەخوا لە پێناو پەیداکردنی ڕزقی حەڵاڵ ئەو گوناهانە ڕەش دەکاتەوە کرێکار دەبێ ئاوا دڵسۆز و دەستپاک و ئەمین بێ یەک لە کارەکانی تری کرێکار نابی ئەسراری کارەکەی ئەسراری فەرمانگەکەی خۆی نابی باتی دەرەوە ئەوش خیانەتە نابی ئەسرارەکان باتی دەرەوە و پاشانەکە خاوەن کار دەبێ ئینسان دڵسۆز بتن ئینسانێکی بەڕەحم بی ئینسانێکی بە ویزدان بتن تەماشای حادیسە و ڕووداوی حەزەتی شوعەیب کە لەگەڵ حەزەتی موسایی فەرمووی من دەمەوێت یەکێک لە کچەکانی خۆم بدەمەتەوە بە مەرجێک 8 ساڵ شوانیم بۆ بکەیت و ئەگەر کرد بە 10 ساڵیش ئەوە لای خۆتە من ئەو بڕیارە نادەم ولا ئوریدو ئەنا ئەشوقە عەلەیک نامێ بەسەرتدا قورس کەم و بتخەمە تەنگانە و سەدەکی دونی ئینشاء الله من الصالحین دەمبینی کە من کەسێکی ساڵحم چاکم لەگەڵتا دەبێ خاوەنکار بەو چەشنێ بێتن دەبێ وریابین پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە ئەمری ئومەتەکەم کارێکی پێسپێردرا ئەگەر ئاسانی کرد خۆشی کرد بۆ خەڵکەکە خوایە ژیانی خۆشکەی و کارەکەی بۆ ئاسانکەی و هەر کەسێک خەڵکی پێ خستە تەنگانە ناخۆشی پێغەمبەر صلی الله علیه و دوعای لێ کرد فەرمووی خوایە ژیانی ناخۆشکەی بیخەیە تەنگانە ژیانی لێ ناخۆشکەی جا ئینسان ئایا دوعای چاکەی پێغەمبەری دەوێ یان دژایەتی دەوێ و دوعای خراپەکەی پێغەمبەری صلی الله علیه و سلم دەوێتن کە خوا بمەپارێزی لە کرێکاری خراپ و لە خاوەنکاری خراپ ئینشاءالله خوای گەورە هەمومان سەرکەوتوو دەکا و دەکا لە کارەکانماندا دڵسۆز و سەرکەوتوو بووین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەحموود محەممەد زانای ئاینی سپاس بۆ تەجوانەکانت سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.